ئەم شەو عەزیزانم شەوی بەراتە. شەوی بەرات طبعا فەرمایشتی زۆر لەسەر هاتووە لە صحیحە لە ضعیفە لە مەوضوعە زۆر لە قسەی عولەمای گەورە لە قسەی عابیدی زۆر گەورە زۆر شتیان لەسەر شەوی بەرات باس کردووە. فەرمایشتێکی صحیحی پێغەمبەرگیان هەیە صلی الله عليه و آله وسلم فەرمێ ئەم شەوە خوا سەیری هەرچی کردەوەی عەبدەکانە ئیکە لەو ساڵات چیان کردو هەر هەمووی سەیرەکە لەیەطەلع الله على أعمال عباده هەر هەمووی سەیرەکاتەوە فيغفر لهم لە هەر هەموو گوناهەکانیشیان خۆشە. دوو کەس بەس خوا لێی خۆش نابێ مشریک و مشاحن. مشریک ئەو کەسەی شەریکی بۆ خوا قەرارداوە مشاحنش ئەو کەسەی دڵی پڕە لە ڕقوکینە مشاحن هەندێک وایان لێکداوەتەوە تەنها ئەو کەسانەی کە قسەیان پێکەوە نییە بەڵام ئەو مشاحن گەورەترە لەوە ئەو کەسەی کە دڵی پڕی کردووە لە ڕق بەرامبەر بە ئیمانداران ئەم دوو کەسە خوا عەفویان ناکە ما عەدای ئەوە هەر هەموو خوای گەورە عەفویان نەکە. حتا هەندێک عولەما ئەفەرموون ئەگەر کەسێک مشاحن بوو ئەڵێن مشریک ئەوە عیبادەکانی لێ قبوڵ ناکرێت بەڵام مشاحن بوو خوا لە ڕقەکەی عەفوی ناکە لە شتەکانی تر هەر عەفویەکە ئەوەندە بەڕەحمە لەم شەوەکە بۆ ئەم شەوە شەوێکی خصوصیەتە تایبەتمەندی هەیە لە ناو شەوەکانی ترە هەندێک شەومان هەن ناو ڕۆژەکانە هەندێک ڕۆژمان هەن فەضیلەتیان زۆر گەورەیە بۆیە شەو ڕۆژی بەرات زۆر گەورەیە. ئەم شەوەکە بەیانی 15 ئەکە هەم شەوەکەی هەم ڕۆژەکەی فەضیلەتی زۆر گەورەیە ئینسان بتوانێت دوعای خەیری زۆری تیا بکە قورئانی زۆری تیا بخوێنێ ذیکری زۆری تیا بکە بە گەورە شەوەکە ڕاگرێ ڕۆژەکە ڕاگرێ عەبدایەتێکی تایبەت و خصوصی نییە لەم شەوە ئینسان جێبەجێکە بەڵام بە عمومی ئەو عەبدایەتی و تاعەتانی کە باس کراوە یا عولەما کردویان ئەکرێ ئینسان پشت بەستە بەوان وە سیرکردنی ئەوان ئەو کردەوانە جێبەجێکە هەمووی بێتە فەضیلەت و ئەجر و پاداشتێکی زۆر گەورە.